سڵاتان لێبێت و بەیانیتان باشی هیوادارین لە هەر شوێنێکن لەگەڵ ڕۆژباشی کوردستان 24 باشترین حاڵتان هەبێت و هیوادارم کە ئێستا لەگەڵ ئێمە چاوەڕوانی ئەوە بن کە ئێمە زیاترینی زانیاریەکان و نوێترینی هەواڵەکان و پڕبایەخترینی هەواڵەکانتان لەگەڵ هاژەی هاوکارم پێشکەش بکەین. بەڵێ ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 هەواڵەکان گەرمە بەتایبەت لەسەر کۆرۆنا بەڵام ڕۆژێکی ئارامتان هەبێ هەموو کێشەکان چارەسەرە بێ و لە ئەمێ سەرەتا باسیەوە بکەم کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە واتە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ کۆبوونەوەی خۆی ساز دەکات بە سەرپەرشتی مەسرور بارزانی کە تێیدا باز لە پێشهاتەکانی عێراق پێکەنانی حکوومەتی فیدراڵ دەکرێت و هەروەها بەشداری حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان لە عێراق و ئەو کارانە یاخود ئەو پێویستە بکرێت لە بەشدار بن لە کۆبوونەوەکان بۆ حکوومەتی هەرێم و جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران باز لە ڕێگریەکان و خۆپارێزیەکانەکە ئامادەکاریەکان بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەمە گرنگترین کاری ئەمڕۆ بێکە لە پایتەختی هەرێمی کوردستان بەڕێوەچێت. بەڵێ کەواتە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران سەرقاڵی کۆمەڵێک کۆبوونەوە ئەبێت کە ئەو تەوەرانەیشکە وەکو هاژە باسی لەکرد لەگەڵ چەند تەوەرێکی دیکە کە لە کۆبوونەوەکە باسی لەوە کرێویش باسکردنە لە سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بۆ کۆنفرانسی میوشن هەروەها سەردانەکەی بۆ ڤاتیکان و هەروەها بۆ ئیتالیا. ئەمانە تەوەری کۆبوونەوەکان دەبن کە ئێمە زیاتر لەناو هەواڵەکان زیاتر باسی لێوە دەکەین. بەڵێ جگە لەو تەوەرە ئێمە تەوەرێکی دیکەمان هەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی دەستەبەرکردنی مافەکانی کرێکارانە کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە ڕێگەی پێکەنانی لیژنەکانەوە ئەیانەوەی کە زۆرترین کرێکار دەستەبەر بکرێت واتە مافەکانیان بۆ دەستەبەر کرێت لەسەر ئەم بابەتە میوانمانە بێت زانیاری نوێمانە بێت بە تایبەت بۆ کرێکاران. بەڵێ کە ئەمەش یەکێکە لە کارەکانی کابینی نۆیەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و کرێکارانیش چاویان لە ئەو گۆڕانکاریەیەکە لە هەموارکردنەوەی یاساکە بۆیان ئەنجام دێت یان ئاسانکاری زیاتریان بۆ ئەنجام درێت بۆ دەستەبەرخستنی مافەکانیان. بەڵێ سەرەتا بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ بکەین کە سۆڤان پێشکەشتانەکات. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی کۆ دەبێتەوە. ئەمڕۆ سێشەممە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. لە کۆبوونەوەکەدا دوایین پێشهات و گۆڕانکاریەکانی عێراق و هەوڵەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی فیدراڵ تاوتێ دەکرێت. هەروەها پلان و ڕێکارەکانی حکوومەت بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەخرێنە ڕوو. هاوکات ئەنجامی بەشداری شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لە کۆنفرانسی ئاسایشی میونشن و دیدارەکانی لە ئیتالیا و ڤاتیکان تەوەرێکی دیکەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەبێت. سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕایدەگەیەنێت گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عێراق بەردەوام دەبێت. لە ڕاگەیەندراوێکدا سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق جێگەی دڵنیایی و متمانە نین و پێویستە پێداچوونەوە بە شێواز و کار و بەرنامەکەیدا بکرێت. ئاماژەی بەوەش کردووە کار بۆ پێکهێنانی حکوومەتێک دەکەن توانای چارەسەرکردنی کێشەکانی هەبێت و کار بۆ گێڕانەوەی سەقامگیری بکات. سەرۆکایەتی هەرێمی کوردستان جەختیشی لەسەر پاراستنی قەوارەی دەستوری و بانفەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە. لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەدا هاتووە گفتوگۆکان لەگەڵ لایەنەکانی دیکەی عێراق بەردەوام دەبن. کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق ڕایدەگەێنێت لە ساڵێکدا هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام دەدەن. محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەاندووە. حکوومەت پابەند دەبێت لە ماوەی ساڵێکدا هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدات. ڕایشی گەیاند داوایان لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کردووە وادەیەک بۆ هەڵبژاردننی پێشوەخت دەستنیشان بکەن بەڵام ماوەکە لە ساڵێک زیاتر نەبێت.
پەرلەمانی عێراق هەڵسەنگاندن بۆ کارنامەی حکوومەتی نوێ دەکات. پەرلەمانی عێراق لیژنەیەکی بە سەرۆکایەتی حەسەن کەعبی جێگیری سەرۆکی پەرلەمان و ئەندامێتی محەممەد شیع سوودانی و ڤیان سەبری بۆ خوێندنەوە و هەڵسەنگاندنی کارنامەی کابینەی نوێ حکوومەت پێکێنا. لە لیژنەکەی پەرلەمانی عێراقدا ئەژمارەیەک ڕاوێژکاری یاسایی هەن. بڕیاریشا ڕۆژی پێنجشەممە پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەی نوێ حکوومەت بە سەرۆکایەتی محەممەد عەلاوی کۆ ببێتەوە. و وەزارەتی پەروەردەی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڕیاری دواخستنی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمی ئەمساڵی خوێندنی لە پارێزگای نەجەف بۆ کاتێکی نادیار دەرکرد. وەزارەتی پەروەردەی عێراق ئاماژە بەوە دەکات بڕیاری دواخستنی تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمی ئەمساڵ لە نەجەف لە پێناو سەلامەتی و تەندروستی قوتابیانە. پێشتر فەرمانگەی تەندروستی نەجەف یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای لە پارێزگاکەدا ڕاگەیاند کە قوتابیەکی ئێرانە و بەر لە بڕیاری قەدەغەکردنی گەشتکردنی هاوڵاتیانی ئێران بۆ عێراق هاتەتە نەجەف. و رووسیا ڕەتی دەکاتەوە ڕێکەوتنی بەرامبەر بێدەنگبوونی لا هێرشی تیرۆریستان لەگەڵ تورکیا هەبێت. سێرگێ لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەاند هیچ کاتێک ڕێکەوتنمان لەگەڵ تورکیا نەبووە لە بەرامبەر هێرشی تیرۆریستان بێدەنگ بین و وەڵام نەدەینەوە. ئاماژەی بەوەش کرد دەبێت تورکیا لا وەڵامەکان لەوە تێبگات. لاڤرۆڤ ڕایشیگەاند گروپە توندڕەوەکان هێرشیان کردوتە سەر بنکەی سەربازیەکانی رووسیا و سوپای سووریا. هاوکات هێرشیان کردوتە سەر خەڵکی سڤیلی ئەو ناوچەیەی و سوپای تورکیای لێ جێگیر کراوە. پەرلەمانتارێکی ئێران ڕایدەگەێنێت بەهۆی کۆرۆنا 50 کەس لە قوم گیانیان لەدەستداوە. ئەحمەد ئەمیر ئابادی نوێنەری پارێزگاری قوم لە پارلەمانی ئێران بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەاند تەنیا لە 2 هەفتەی ڕابردوودا 50 کەس بەهۆی کۆرۆنا لە شاری قوم گیانیان لەدەستداوە. ڕاشیگەاند 3 هەفتە لەمەوبەر حاڵەتی توشبوون لە شارەکە تۆمار کراوە جەختیشی کردەوە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا وەک پێویست نین. کورتەیەک لە هاوڵەکان پێشکەشکردن. حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی دەکاتەوە قەیرانی بنزین سەری هەڵدابێت. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە بە هیچ شێوەیەک قەیرانی بنزین دروست نەبوو نابێت. ڕاشی گەیاند لەبارەی دروست نەبوونی قەیرانی سوتەمەنی دڵنیایی دەدەنە هاوڵاتیان. جوتیار عادل جەختی کردەوە پلانی تۆکمە بۆ دەرهاویشتەکانی ڕێگری و ڕێکارەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا داڕێژراوە. لەلایەن خۆشیانەوە هەر یەک لە قایمقامەکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجە ڕەتی دەکەنەوە قەیرانی کەمبوونەوەی بنزین و سوتەمەنی لە شارەکانیاندا هەبێت. دڵنیاییش بە هاوڵاتیانیان کە قەیرانی بنزین دروست نابێت. بەڕاستی ئەمە شتێکە ئەتوانین بڵێین خەڵک خۆی هەوڵی ئەوە ئەدات کە قەیرانەکە دروستەکات. حکوومەت ئەوە ڕادەگەێنێت کە قەیران نییە بەڵام خەڵک چی سیرەکەی لە وێزگەکانی بنزینە سەرێکی زۆر گیراوە کە بێواتایە چونکە هیچ ئەوەی لە پشتەوە نییە هیچ قەیرانێکی لە پشتەوە نییە و ژیان لە خۆیان ئەستەمەکەن هەر لە چۆنەوەیان لە خۆڕایی هیچ پێویست بەوە ناکات مادەم ئەوە بڕیار دراوە کە هیچ قەیرانێک لە ئارانیە بۆیە ئەو هەموو سەرە زۆرە بینیت خۆ دوێنێکە ڕۆژینەوە سۆڤان هەر شەوی ڕابردوو قەرەباڵغی لە هەندێک وێزگەکان لە سلێمانی لە هەولێر دروست بوو بەڵام هەرزوو حکوومەت دڵنیایی دەدات بە هاوڵاتیان کە قەیرانی سوتەمەنی دروست نابێت و نەژبووە پێشتر بەڵام ئەگەر ئێوەیە خەڵک هەندێک جار لە ترس یاخود دوودڵی ئەوەی هەبێت کە مەرزەکان داخراوە یاخود بازگەکان نایڵن هاتوچۆی بازرگانی هەبێت ئەمە وای کردووە کە زیاتر بترسێ بەڵام بێگومان ئەمە ترسێکی وای نییە و حکوومەتیش خۆی چارەسەری ئەو قەیرانە ناکات. باڵێ کار ئەرکێکی پیرۆزە و کارێکی شەرەفمەندانەیە کارکردن و هەر بۆیە ئەو کەسانی کە کار دەکەن و کرێکارن دەبێت هەمیشە مافەکانیان پارێزراوە بێت لەبەر ئەوەش وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە لە چوارچێوەی پرۆسەی دەستەبەرکردنی کۆمەڵایەتی کرێکارەکان تۆمار دەکات و دڵنیایی لە پێدانی هەموو مافێک بە کرێکارەکان دەدات. بەڵێ هەر بەپێی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان دەبێت کۆمپانیا و کرێکاران بەشداری مانگانەی دەستەبەری کۆمەڵایەتی بدەن تا ئێستاش 23,000 کۆمپانیا و نزیکەی 8,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتی کراون.
بەڵێ ئێمەش هەروەک لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەمان بەوە کرد لەسەر ئەو بابەتە میوانمان دەبێت و زیاتر باسی لەوەکەین بۆی کە ئەو کرێکارانی کە ئێستا بینەری بەرنمەکەمانن و هەروەها ئەو خاوەنکارانی کە ئێستا کۆمپانیایان هەیە زیاتر ڕوونکردنەوەیان بۆ دروست ببێت و کرێکاران بە تایبەتی زیاتر هۆشیار بکرێنەوە لە مافەکانیان و لە دەستەبەری کۆمەڵاتی کە بۆیان ئامادەکراوە یاخود بۆی کاری بۆ کراوە میوانداری بەڕێزێکمان کردووە. سەرەتا سۆڤان باسی بکەین دەستەبەری کۆمەڵاتی کرێکاران پرۆسەیەکە بۆ دەستەبەرکردنی خزمەتی کرێکاران بۆ ئەوەی لە دوا ڕۆژدا خانەنشین بکرێن یان لە کۆتایی خزمەتیاندا بە پاداشتی ڕاژەوەر بگرن کە ئامانجلی خانەنشین و گەڕانەوەی پاداشت و قەرەبووکردنەوەی کرێکارانە بۆ دەسەبەرکردنی کۆمەڵاتی کرێکاران چەند مەرجێکن لەوانە ئەبێت کرێکار لە کەرتی تایبەت کار بکات یان خاوەنکار بێت و هەروەها کرێکار ژمارەی دەستەبەری کۆمەڵاتی هەبێت و بەشداری پارەی ماگانەی بۆ درابێت. ئێستا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی یاریمی کوردستان سەرقاڵی ڕێخستنەوەی دەستەبەری کۆمەڵایەتیە بۆ کرێکاران بۆ ئەم مەبەستەش چەند هەنگاوێکی گرتۆتە بەر بەپێی ئامارەکان تا ئێستا هەروەک باسیشم کرد زیاتر لە 800,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کراوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە میوانداریەکەین و پێشتریش باسی ئەوواکەین کە چۆن دەستەبەری کرێکاران بکرێت. بەڵێ کە ئێمە میوانداری بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی کارمان کردووە کە داوالێکی فەرمێ بۆ ناو ستودیۆ. کاک نەزمی بفەرموویتە ئێرە. ڕۆژ باش کاک نەزمی بەخێر هاتی باشیت زۆر سپاس بەخێر هاتی فەرموو. سۆڤان من دوێنێ سەرقاڵی و بووم کە پاکێجێک ئامادەکەم بۆ بینەران کاک نەزمی سەرەتا بە بینەری پاکێجێک بین لەسەر بە گوێرەی لێکۆڵینەوەکانی بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو لە ساڵی 2000ەوە ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە یان پیس بووە بە هۆکاری هەڵکەندنی 4608 بیری ئاو لە هەرێمی کوردستان. لەم ژمارەیەش 2800 بیریان بێمۆڵەتن و 1800 بیریان بێمۆڵەتە. لەم ژمارەیەش ئومێدمان وایە کە لەم 4 ساڵەیە بتوانین زۆرترین کرێکار دەستەبەر بکەین زۆرترین کرێکار بە مافەکانی خۆیان بگات ئەمەش بە ئێوە ئەکرێ بەوەی کە لیژنەکانتان چالاک بن بچنە سەرجەم کۆمپانیاکان مۆڵەکان سۆپەرمارکێتەکان ڕیستۆرانتەکان مەطعەمەکان چەنی پێتانەکرێت کە ئەو کرێکارانە دەستەبەر بکەن بۆی دواتر خانەنشین ببن. من ئەوەنەی کە خۆم بە دوواداچوونم کردووە چ لە سلێمانی و چ لە هەولێر بەشی هەرە زۆری سۆپەرمارکێت و مۆڵ و ئەمانە دەستەبەر نەکراوە. بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە یان پیس بووە بۆ هۆکاری هەڵکەندنی 4608 بیری ئاو لە هەرێمی کوردستان. لەم ڕێژێش 2800 بیریان بێمۆڵەت هەڵکەندراوە. کاک نەزمی دووبارە بەخێر بێی. سەرتا با باسیەوە بکەین سەرتا یاسایەک هەبوو لە ساڵی 1970 بۆ کرێکاران ژمارە 39 دواتر لە 2012 هەموار کرایەوە بە یاسای ژمارە 4 باشە. چەند کرێکار لە هەرێمی کوردستان هەیە و چۆن دەستەبەر کراون؟ کرێکار بەحقەت گەلێک زۆرە طبعاً بابەتی جوڵانەوەی حرەکەی کرێکاری بەردەوامە پرۆسەکە تەرێک دەکرێ و بەردەوام دەبێ و ئیدی تعینی نوێ ئەبێتەوە بە بەردەوامی لەوانەیە زیاتر لەسەر لە هەولێر بەتەنێ 200,000 زیاتر کرێکار هەبێتن بەڵام ئایا هەموو ئەو کرێکارانە لە پرۆژە ئیشەکەن نالەوانێ بەعزێکیان کرێکاری سەربەخۆن و سەربەخۆ کارەکەنە ئەوانە ناچنە چوارچێوەی یاساکە تاکو ئێستاش کە نایانگرێتەوە ئەوە کێشەیەکە لە کێشەکانی کە دەمانەوێت ئەو ڕوو باسی بکەین کە بچی ئەوانە تاکو ئێستا مافەکانیان دەستەبەر ناکرێت لە پێی یاساکە. کرێکارەکانی کە لە پرۆژەدا تەبان یاساکە بچی ئەسلان هەموارکراوە یاساکە لە ساڵی 70ەوە کە لە یاساکە داهاتیە ئەو پرۆژانەی 5 کرێکار و زیاتریان هەیە دەتوانن لە یاساکەدا شوێنیان بێتەوە و دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێتن.
لە پاش ساڵەکانی 91 و تاکو 2000 لە پاش 2000 بەڕاستی بینرا یعنی ئەمە بەڕاستی غەدرێکە لە کرێکار دەکرێتن بازێک پروژە هەیە کەمتر لە پێنج کرێکاری تێدا بەڵام لەبەرەوەی خودی یاسایەکە بەو شێوەیە ناتوانێتن سودمەند بێتن کرێکارەکان لە یاسایەکەدا بە بڕیارێکی جەناوی سەرۆکی حکوومەت و کاتکاک نێچیروان بارزانی بوو بڕیارێک دەرکرا کە لە سێ کرێکار و زیاتر هەر پرۆژێک سێ کرێکار و زیاتری هەبێتن ئەوە دەتوانێتن بێتنەوە چوارچێوە یاسایەکە هەوڵمەندە بەڕاستی یاسایەکە هەموار بکرێتەوە لەبەرەوەی هەندێک مافۆ ئیمتیازاتی تریشی زیاد بکرێتن لە یاسایەکەدا مسودەیەک ئامادە کرا و ڕەوانی پارلەمان کرا لە 2012 خوشبەختانە بە یاسای ژمارە 4 هەموار کرایەوە کە لەو یاسایەدا هیچ ئەوەیەکی دانەنە یعنی هیچ سەقفێکی دانەنەوە هەر پرۆژەیە کرێکاری تێدا ئیش بکاتن دەکەوێتە ناو چوارچێوە یاسایەکە واتە ئەگەر پرۆژەیەکی کرێکارێکی تێدا ئیش بکاتن دەتوانێت کرێکارەکە سودمەند بێتن لە یاسایەکە جگەل لەمە هەر لە یاسایەکە داهات کە ئەو کرێکارانەی کە خاوەنکاریان نییە مثلەن سایق تەکسیە یان عەرەبانچیە یان هەر کەسێکی ترە بەێ یعنی هەر بەخۆی کرێکارە و خاوەنکاریشە لە هەمان کادا هەردوو حاڵاتە ئەوانیش دەتوانن سودمەند بن لە یاسایەکەدا بە مەرجەکە چوونە بە پێی ئەو سیستەمەی کە لە ئەنجومەنی وەزیران دەرەچێت سیستەمێک دێنە سەر ئەوە پرسیارە لە یەکەین بەڵام ئێستا پێمان بڵێ هەنگاوەکانی دەستەبەرکردنی کۆمەڵاتی کرێکاران لە ئێستا گەیشتۆتە چۆن باشترە دەمان ئێستا ئەمە زۆر باشتر بەرەو باشتر دەچین لەبەرەوەی بەڕاستی ئەمەژە بە شتێک بدەم جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاینێکی مەسرور بارزانی زۆر لە نزیکەوە ینی متابعای ئەو بابەتەکە زۆر چاودێریاکە ئەمە داوای لەمە کرد کە ئێمە پێشنیارمان چییە بوو ئەم بابەتە باشتر بێت کە تقریبان 14 خاڵمان نووسی کە ئەگەر ئەو 14 خاڵانە جێبەجێ بکرێنە دەتوانرێتن بابەتی دەستەبەرکردنی کۆمەڵایەتی و مافەکانی کرێکاران زیاتر دابین بکرێتن خوشبەختانە بەڕاستی ڕەزامەندی لەسەر هەموویدا لێژنەیەکی ڕاستپارت لە ئەنجومەنی وەزیران کە بە دوواداچوون بوو جێبەجێکردنی خاڵەکان بکاتن و مەکتەبی جەنابی کاک قوبادی و خەریکی دانانی داتابیسێکم بوو هەموو بەڕێوەبەراتەکانی دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێم ئەمە بەڕاستی هەر هەمووی وا دەکات کە مانای ئەوەیە لە ڕووی حکوومەتەوە وەکو سەرۆکایەتی حکوومەت زۆر بە گرنگیەوە لە چاویان لەو بابەتەیە و ئێستا خەریکی خۆڕی خستنەوەین داتابیستەکە دابنرێت لێژنەکان زیاد بکرێن لێجوانەکانی پشکنینی پرۆژەکان و جگە لەمەش هەندێک فەرمانبەر قرارەکە بگوازرێنەوە لە هەندێک وەزارەتەکان بوو ئەم بەڕێوەبەراتیانە بوو ئەوەی لێژنەکان زیاد بکەن و جگە لە لێژانی بەیانیان لێژانی ئێوەران و شەوانی شەبێتن کە بەڕاستی بەعزی پرۆژە هەیە کە بەیانیان نییە بەڵکو ئێوەران هەیە عیادەکانی دکتۆرەکانە سەیدەلیەکانە بەڕاستی زۆر لەو بابەتانن کە شوێنەکانی ترن کە بە شەوان یاخود بە پاش دەوامان دەست پێ ئیشەکان دەکەن ئەوانە بۆ ئەوەی بکەوێنە چۆرچەوە یاسایەکە کاک نازمی بێگومان ئەزین کە لە سەرای دەستپێکی کابینەی نوێمەوە بە تایبەت پرۆژه یاسای چاکسازی هەموو چین و توێژەکانی گرتەوە مەش جێی دڵخۆشی و بە تایبەت چینی کرێکاران ئەوانیش هەر کە دەستەبەری کۆمەڵاتی لە چوارچوەی وەزارەتەکانە چۆن مافەکانیان بۆ دابین بکرێت ئێوە باسیەوەتان کرد لیژنەکانتان پێکەنەوە پێم وابێ هەر ئەم ڕۆژ بەڕێوبەری گشتیتان لەگەڵ وەزیری کار سەردانی پارێزگای دوهۆکەکە چۆن پێشتر لە سلێمانی و دوێنێش لە هەولێر بوو باسییان لەوە کرد کۆبنەوەیان لەگەڵ لیژنەکان کرد کە چۆن هەموو کرێکاران هۆشیارکەنەوە لە دەستەبەرکردنیان ئەمە بۆ کرێکارانی هەرێمە ئایا کرێکارانی بیانیش دەستەبەرەکرێن هەمان بەخۆی لە هەموارەکەی یاساکەدا بە یاسا ژمارە 4 هیچ جیاوازێک ناکە هەموو کرێکارێک نسڵەن و بەو شێوەیە هەموو ئەو کەسانەی کە لە کەرتی تایبەت کار دەکەن معنایەوەیە بیانی بیت یان خۆمالی بیت هەر کرێکارێک کە لە کەرتی تایبەت کارەکاتن بە پێ دەشتن ئەو چوارچێوەی یاساکە بەلێ فعلەن ئێمە خەریکی خۆڕی خستنەوەی زیاترین بەڕاستی تەرکیز زۆر لەسەر هوشیارکردنەوەی کرێکارەکان دەکەن هوشیارکردنەوەی خاوەنکار دەکەن و لەگەل هەندێک ڕێکخراوەکان و خەریکین پوشێر ئامادە دەکەین لەواڵە مەطبعەیەکە کۆمەلێک پوشەر ئامادە دەکرێتن و تەوزیع دەکرێتن لەگەر لێگای لێژنەکانەوە بوو خاوەنکار کە ئەرک و مافەکانی خاوەنکار چنە لە یاساکەدا چونکە هەر ئەوە نییە ئەرکی یاخود واجبی خاوەنکار
دیاری کرابی لنا یاساکا دا بعکسەوە مافکانیشی بۆ دیاری کرێکارش، کراوە ڕاست. و ئەرک و مافەکانی کرێکاریش چێکەلەکە بەرامبەر خاوەنکارێکی جا ئەگەر ئەو بروشورانە بە زمانی کوردی نە بە زمانی دیکە شتیا بە زمانی کوردی و هەڵگرا بەڕاستی بە زمانی ئینگلیزیش هەندێک شا بکرێتن بۆ وای هەندێک ئەگەر بە زمانی عربیش چاکرێت بەڵێ ئێستا ئێمە باس لە مافەکانی کرێکارەکەن ئێوەم دەستەبەرەتان کردو بۆی کە مافەکانیان پارێزراو بێت دوا ڕۆژی خۆیان تەزمینی دوا ڕۆژی خۆیان بکەن بەڵام کاتێک کە سەردانی ئەو بەڕێوەراتیەکەن یاخود دەستەبەرکردنەکەن زۆر ماندووە بنە بێ 6 ژوور 7 ژوور بکە هەتا کارەکەی ڕایی ئەکرێت تاواکرێت ناکرێت میکانیزمێک دابنێن ئەوە کێشەکەی ئێستا تا ئێستش لە عێراق بە شێوەیەکی عام بەو شێوەیە تاکو ئێستا ئەمە بەدەست ئیش دەکەین بەڕاستی یعنی هەتا ئێستا نەتوانرا داتابێسێکدا بنرێتن بوو دووسەیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی ئەو یەک ڕۆژ کار نەکات پێوەی دیارە ئەگەر بۆ ڕایکردنیە مامەڵەیە 2 ڕۆژ هاتو چۆ بکەوە هەر زۆر کێشەیەکی تری شەیە بەخۆی وەکو ئەوەی نییە وەکو کەرتی گشتی نییە کەرتی گشتی موازەف تەعین ئەبێتن و ئیدی لەو شوێنە ماوەیەکی دوور و درێژ دەوامەکە ئەگەر بگۆزرێتەوە شانی هەندێک حکوومەتیش بە شێوەیە هەر بە شێوەیە بەڕێوەدەچێت کرێکارەکانیش شوێنەکانیان دەگوازنەوە مەسەران کرێکارێک لەم شوێنە ئیشەکە لە مەشروعێکی ئیشەکاتن پاش فترێک 2 ساڵی تر دەشیت لە شوێنێکی تریان لە پارێزگایەکی تر ئیش دەکات یعنی ئەتوانێت بچێتە دەستگایەکی میری تر دەستگای میری ناگە دەستگای کاتێکی تایبەت دەتوانێت بۆ میریش دەتوانم ئەوش باز دەکەم دوایی کە چون خزمەتەکانیان بەریاژمار دەکرێتن لە عێراق بە سەرتاسەری عێراق کە ئیش دەکاتن ئەو خزمەتە هەمووی بۆ ئەژمارەکرێتن یعنی لە هەر شوێنێکیش بکاتن کاتێک کە دێ بۆ ئێمە بۆ لای ئێمە بۆ چ وەرگرتنی پاداشتی کوتای خزمەتە چ بۆ خانەنشینکردنە بۆ هەرمە بەسێکی ترە ئێمە ناچارین دەبێ ئەو خزمەتانە هەموو کۆکرینەوە و لەبەر ئەوەی ئێمە داتابێسمان نییە ڕەبمان نییە بە ئەلەکترۆنیک کە لە هەولێر و دهوک و باقی محافزاتی تریش کە بتوانین خزمەتەکە بە ئاسانی بگۆدرێتەوە بەدەست ئەژمارەکرێت کەواتە ئەو بەدەستە بەڕاستی هەندێک کێشە دروست دەکاتنیان هەندێک ماندیبوونیان پێوە کاک نەزمی لە کاتێکە بەشداری ماگانە کە بەپی یاسا لە 12 خاوەنکارەکە بیدات و لە 5 کرێکارەکە ئەمە هەردوو لایەن بەم بڕیارە ڕەزامەندن بابەتی ڕەزامەندی وەرنەگیرایە ڕەزامەند پێیان باشە یاخود پابندن پێوەی بۆ نمونە یعنی خاوەنکارەکە پابندە بۆی کە لە 12ەکەی بعد یاخود کرێکارەکە ئەڵێ من باشە با لە 5ەکە خۆم بیام یان ئەو موچی کە هەیەی ئەوە هەندێک کێشەی تێدا بەڕاستی لەوانەیە بەعزێ خاوەنکارەکان ئەوە بە زوڵم بزانن لەبەرەوەی برێن ئێمە 12 لە جاتی کرێکارە دەین و ئەو خۆی 5 بداتن حد عقل یعنی هەندێک لێک نزیک بکرێنەوە ئەو بابەتە باز دەکرێت بەڵام ئێمە کە بەڕاستی تەماشای هەموو وڵاتان دەکەین بەخۆی کرێکار ئەو کەسەیە بەڕاستی کە زعیفترە لە خاوەنکار کەم دەرامەتترە کەم دەسەڵاتترە کەواتە یعنی وەزعی کە خاوەنکار باشترە لە وەزعی کرێکار مشرعیش کە داینایە بەڕاستی حکمەتێکی تێدایە دەزانێتن یعنی کرێکار بەڕاستی ئەگەر زیاتری لێ ببردرێ یان ئەوە بگرێت ئەوەیە بەس خوسە تا 12 و 5ەکەش بەڕاستەکەی پارە 170 دەکاتن 170کە زیاتری هەر هەمووی بۆ بەشی خانەنشینی کرێکار دەچێتن کە تێدا زۆر سوودمەند دەبێت بەڵێ ئەوەش لە یاد دەکەین کە ئەگەر خاوەنکار لە یادی بکات یاخود نەچێت هاوبەشی بە دەستەبەر بدات ئەبێت لە 102 بە زیاتر بدات بۆ مانگەکەی تر بیری لێ ناکەنەوە کە ئەوە لە 102کە زیاتر کەن بۆی کە زەخت یان فشار بێتە سەری کە لە بیری نەکات و ئەوە نەکات کە نەچێت دەستەبەری بۆ بکە بەخۆی سەدا ئەو گلەیش لەمە دەکرێتن خۆ چۆنە ئەم مانگە 102 نەیدا 102 دێتە سەرێ مانگی تریش کە نەهات 102 دیکەش دێتە سەرێ یعنی بەڕاستەکەی ئەوە زۆر دەبێت بەڵامەوە زمانی واکات کە خاوەنکار ئاگای لە کرێکارەکە بێت و بە بەردەوام ئەو هاوبەشیە بداتێتە بەڕاستەکەی ئەمە دەبی بگەینە ئەو شاریایی کە بەبێ 102ەکەی غەرامە خۆمان یانی دەست پێش خەربین لەوەی کە کرێکارەکانی خۆمان زەمان بکەین یان دەستەبەر بکەین لەبەر ئەوەی باشترین شت بوو خاوەنکار بەڕاستی ئەوەیە کە کرێکارەکانی دەستەبەر بکات کۆمەلێک ئیلتیزاماتی ئەخلاقی لەسەر خاوەنکار نامینێت لەبەر ئەوەی ئێمە هەر هەمومان معرضین مەشروعەکان معرضی حادیسەنە معرضی وەفاتە کرێکارەکە لە هاتن باسی ئەومان کرد دەسەبەر چۆنە بێ بکرێ و خۆشەوە معرضن بۆ باشە تا ئێستا چەند کرێکار خانەنشینە یاخود خانەنشینی وەرەگرێ لە لای ئێوە ئەمە کێشەیە لەبەرەوەی بەڕاستیەکەی کرێکاری ئێمە ئێستاش هەموو جارێ دەواکەین لە هەموو عەلامەکانش کە من
خۆم بەڕاستی مقابلەکەم ئەوە دەرێم داوایان لێ دەکەم کە زۆر پەلەن نەکەن لە وەرگرتنی پاداشتی کوتایی ڕۆژە بەڕاستیەکەی لەبەرەوەی جگە لە پاداشتی کۆتایی ڕژە تەواو لەبەرەوەی ئەگەر تو پاداشتی ڕۆژەکەت وەرگرت نەدەتوانی ئەم خزمەتە بگوازیەوە بە پێی یاساکە و ناشتوانی بەڕاستی خانەنشین بکرێت لەبەرەوەیە تو مافەکانی خۆت وەرگرت کە مافەکانی خۆت وەرگرت لە خانەنشین بێبەش دەبی ئیتر بەڕاستی ئەمە کێشەیە ئەمڕۆ مەسەرەن کەسێک لەم پرۆژەیەکیش دەکاتم بۆ ماوەی 10 ساڵ 10 ساڵ وەزعی لەوانەیە هەندێک باش بیتن بەجێ دەیلێت یەکسەر دێ مکافەکە وەرەگریت ئەمە بەڕاستی ئەوە باش نییە ئەگەر بمێنێت چونکە بە یاساکان لە هەموارکردنەوەدان ئێستا ئەمە بەڕاستی خەریکی هەموارکردنەوەی نەدووبارە ئەو ئێستا داواکەین حتا 15 سال یعنی دابەزێتن خزمەت یعنی لە 15 سالیە ڕا 20 ساڵی داناوە و تەمەنی پیا بێتە 6 ساڵ لە 20 ساڵیش خزمەتی هەبێ ئێستا ئەمە بەڕاستی داواکەین کە بیدە 15 ساڵ 15 سال خزمەت یعنی مافی ئەوەی هەبێتن کە بتوانێتن خانەنشین بکرێتن کەواتە ئەو یاسا پێویستی بە هەموارکردنەوە بەتاکید زۆر پێویستی بە هەموارکردنەوەیە وەرکشۆپی یەکەممان کردیە و بەنیازین وەرکشۆپی دوام کە ڕوانگە هەندێک یارمەتی دەداتن و دام دەکاتن وەرکشۆپی دوام بکەین و ڕەوانی ئەنجومەنی وەزیران بکەین مەبەسمان لە کرێکارکە کرد مەبەسمان هەردوو ڕەگەزە هەم نێر و هەم مێ لە ڕەگەزی مێ کاتێکە بەڵێ حملی ئەبێت 72 ڕۆژ بۆی هەیە پێش حمل ئەو مۆڵەتە وەربگرێت وە ساڵێکیش بۆی هەیە لە ماڵەوە بێت و موچەیەکی پێ ئەدرێت ئایا ئەو دەستەبەرە بۆ ئەوەش بۆ کاتەش هەیە کە ئەو یەک ساڵە لە ماڵەوەی و ئاگاداری مناڵەکەیەتی لا یاساکەی ژمارە 4 داهاتیە کە دەبێت خەزینەی دەوڵات یاخود وەزارەتی مالیە ڕێنمایی دەربکاتن ئایا ئەمانە هەر کرێکارێک کە تەعین بوو لە دەستەبەری کومەلاتیان ناوی تومار کرا شمول دەکات یاخود بە پێی ساڵەکانی خزمەتی دەبێت یا بەڕاستی ئەوە هەتا ئێستا ڕێنماکەی پێدەر نەچوە ئەمە هەتا ئێستا ئیشی پێ ناکەین ینی نەتوانین ئەوە بدەین و هەندێک جارانیش بەڕاستی هەر ئەسڵان خەزینەی دەوڵەت دەرێ لەبەرەوەی پارەی دەستەبەری پارەیەکە لە سندوقێکی تایبەتە و عیلاقەی بە خەزینەی دەوڵەتدا نییە لەوانەیە دارایی برێ من بوو لە خەزینەی دەوڵەت بدەم بوو لە ئەوە بدەم یعنی ئەوە بەڕاستی تا ئێستا یەکلا نەبوویتەوە باشە لە یاسا کارپێکراوەکاناڵێ ئەگەر هەر کرێکارێک تووشی پێکان بوو قەرە بووەکرێتەوە ئاسا تاسەی شتێکی واکراوە ئەم هەر کرێکارێک تووشی پێکان بوو لە کاتی ڕۆشتنە سەرکار یان گەڕانەوە یان لە ئەسنای ئیشکردندا شهر حادیسەیەک بیتن بەپێی ئەو ڕێوشێنانەی کە لە یاساکە داهاتوە بەلێ ئەگەر ڕێژەکەی لە 35 بەرەو سەرەوە بوو ئەوە خانەنشینی جزئی بوو دەکرێتن و ئەگەر بە 6 مانگ جارێک ڕەوانەیە لژنەی توبی دەکرێت بزانانی وەزعی باشتر دەبێت یان بەرەو چاکبوونەوە دەچێت یاخودنا و ئەوانی لە خوار 35 لە سەتانە ئەوە مکافەیەکان دەدرێتێ بوو یعنی تەنها بەس پاداشتێکی ئەدرێتەوە تاوانەیە گەڕێتەوە سەرکارێک بەلەبەرەوەی لە خوار 35 سال زۆر احتیاجی ینی زۆر باسانی دەتوانن بەڵێ بۆچی ماف و ئیمتیازەکان لە کەرتی تایبەت و گشتی هاوتا ناکرێن تایبەتەکە باشترە من ڕاستەکەی خۆی خۆم ئەگەر ئەو ڕزانیاریە کە ئێستا هەمە لەسەر یاسایەکە بمزانی بۆە ڕۆژێک لە ڕۆژانە دەچمەوە حکوومەت یعنی تایبەتەکە زۆریش باشترە بەڕاستەکەی و بەرە باشتریش دەچوات زۆریش بە حقیقت ئەو خاڵانی کە باشترە لە گشتەکە چییە امتیازاتەکان بەڕاستی لە کەرتی تایبەت مەجای تێدا معاشی خانەنشینی هەتا 12 میلیۆنیش بڕوە هەتا 20 میلیۆنیش بڕوە زۆر احتیاجی بەڵام لە کەرتی گشتیدا بەو شێوەیە نییە و ئەو مکافای لە کەرتی تایبەتدا دەدرێتن بەڕاستی لە کەرتی گشتی نادرێت ئەمە جگەلەوەی زەماناتی موچەی خانەنشینی و پاداشتەکەی لە کەرتی تایبەتدا زیاترە لەوەی لە کەرتی حکوومەتدا لەبەرەوەی ئەو هەموو قەیرانەی کە هات بەسەر وەزعی مەدە و معاشەکان کەم نەدەدرانیان پاشەکەوتی موچەدرا بەڵام لە کەرتی تایبەت و لە سندوقی دەستەبەریدا هیچ کێشەیەک و ڕۆژێک تاخیربوونی تێدا نەبووە باشە ئەمە کاتە بۆ حکوومەت باشە نەک بۆ هاوڵاتی نابوو حکوومەت باشە بۆ هەردوو لا باشە بەڕاستیەکەی بەڵام بۆ خەڵکیش باشترە لانی بەڕاستیەکەی ئەوەی کە من مکافە لای ئێمە خەرج ئەکرێتن تا 140 میلیۆن مکافەی نهایی خدمەت کە خەرج دەکرێت 140 میلیۆن 100 میلیۆن 6 میلیۆن 7 میلیۆن ئایا لە حکوومەت ئەو مکافەیە هەیە نییە بەڕاستەکەی نییە ئەرکی سەرشانی حکوومەتیش کەمە بێتەوە بەتاکید مەجای ئەوەی زیاترە بەڕاستی کەسەکان خیبرە یان توانای خۆیان زیاتر بەرەو پێش بن
زیاتر بەڕاستی زیاتر دەتوانن لەبەر ئەوەی موازەفی حکوومەت لە چوارچێوەیە یاسایەکە یعنی بەپێی شەهادە و عنوان وەزیفیە بەڵام لە کەرتی تایبەت نە بە پێی خیبرەیە چارەزاییە کرێکار هەیە معاشی دوو دەفتەرە بەڕاستی کرێکار هەیە لەبەر ئەوەی چی لەبەر ئەوەی زۆر شارەزایە ئەمە کەسمان هەیە بەڕاستی خاوەنکار دەستبەرداری نابێ ئەگەر 3 میلیۆن ئێستا هەمانە لە مەطعەم میش دەکەم معاشی 3 میلیۆنە گەنجان بە تایبەت خۆیان ئەوەندە خاوەن بەهرن کە زۆر زوو بەرەو پێشەوە ڕۆن زۆر سپاس بۆ گفتوگۆکە زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ میوانداریەکەش بەخێر سپاس بەخێر هات بەڵێ بەڕاستی ئەو زانیاریانی کە لەلایەن بەڕێز نەزمی ئەوە درا کاک نەزمی ئەوە زۆر باش بوو زۆر ڕوونکردنەوەی تێدا بوو کە کرێکاران ئەو کۆمەڵە مافەیان هەیە یاخود ئێستا هەموارکردنەوەی ئەو یاسایە زۆر باشترێکە هەرچەند پێشتر بە ئەو یاسایی تر ڕۆشتون بەڵام ئێستا ئەگەر کار بۆ هەموارکردنەوەکە بکرێت زیاتر لە بەرژەوەندی کرێکار دەبێت و هەروەها کە بەرژەوەندی کرێکاری تابێت حتمما بە شێوازێکی باشتر کارەکات و خاوەنکاریش ڕەزامەند دەبێت لە کار هەرچەنە یاساکە یاسایکی باشە بەڵام هێشتا سندیکای بیناسازان داوای کردووە کە هەموار کرێتەوە بۆ کە لە ساڵی 2019 هزار سکاڵا هەبووە لەلایەن هەم خاوەنکار و هەم کرێکاریش بۆیە داوای هەموارکردنەوەی کرێت. بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان ئامێری کیتی بۆ دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆرۆنا دابین کرا. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان کیتی ئامێری دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆرۆنا دابین کرا. وەزیری تەندروستی ڕوونیشی کردوتەوە ئەو ئامێرە بۆ دەستنیشانکردنی حاڵەتەکانی توشبوونە بە ڤایرۆسی کۆرۆنا و ئەنجامەکان دەخاتە ڕوو. هاوکات وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان هێڵێکی گەرمی پەیوەندیکردنی 24 کاتژمێرەی بۆ هاوڵاتیان ڕاگەیاندووە. داوا لە هاوڵاتیان دەکات لە کاتی هەستکردن بە هەر حاڵەتێکی گوماناوی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا پەیوەندی بکەن بە کۆمەڵی ژمارۆک ئێستا ئێمە بۆتان دەخەینە ڕوو ئەمە زۆر هەنگاوێکی باشە کە تۆ لە شوێنێکە حاڵەتێکت بینی کە گومانی ئەوەی لێ ئەەکەی کە ئەم کەسە تووشی کۆرۆنا بووە وەزارەتی تەندروستی لەبەر ئەوەی کە گیانی هاوڵاتیان بپارێزێت ئەم هێڵە گەرمانەی داناوە بۆ هەر شارێک هەژە چەند ژمارە سەرەتا هێڵەکانی وەزارەتی تەندروستی دوو ژمارە دانراوە 0 850 991 و 0 444 81 بەڵێ من پێشەوەی کە ژمارەکانی هەولێر بخوێنمەوە بۆ کەسانی کە ناتوانن ئێستا ژمارەکان لەبەر بکەن دەتوانن دواتر بینەری پرۆگرامەکەمان بن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە دانراوە ئەمێنێتەوە بەرنامەکەمان دەتوانن ژمارەکان لە لای خۆتان سیف بکەن و ژمارەکانی هەولێر 0 398 74 29 و 0 398 74 29 و هەروەها دوو ژمارەش تایبەت کراوە بە شاری سلێمانی 0 1992 35 95 0 1970 947 10 30 و لە دهۆک 0 1951 402 53 38 و ژمارەیەکی دیکەش هەر لە دهۆک 0 1951 434 29 38 بەڵێ لە پارێزگای هەڵەبجەش سێ ژمارە بەردەستە کە توان هاوڵاتیان لە کاتی هەبوونی هەر حاڵاتێک کە گومانی ڤایرۆسەکەی لێ بکرێت پەیوەندی بەم سێ ژمارەوە بکەن 0 750 136 5007 0 773 191 51 51 0 53 کە ئەمەیان ژمار هێڵی نۆرمالی پێڵن هێڵی ئەرزی پێڵن 0 53 885 526 56 بەڵێ وە گەرمیان 0 748 02 07 442 بەڵێ لە ڕاپەڕینیش بە هەمان شێوە دوو ژمارە بەردەستە 0 کە ئاسیایە 569 40 40 0 750 161 39 33 و لە کۆیە 0 750 120 22 18 و 0 770 141 46 33
کە دەکرێت بەڵێ بەم ژمارانە هەر حاڵەتێک هەبوو بەم هێڵە گەرمانە یەکسەر ئەو کەسانەی کە دانراون لەسەر ئەو هێڵە گەرمانە بە زووترین کات وەڵامتان دەدەنەوە بەدەم یاخود بەهانای ئەو حاڵەتەوە دەچێت. حکوومەت هێرەمی کوردستان هەر لە وەزارەتە پەیوەندیدارەکانەوە لیژنەی باڵا هەموو ئەو ڕێوشوێنانەی گرتوۆتە بەر کە بە هیچ شێوەیە مەترسیەکی وا بەو شێوەیە دروست نەبێت لەسەر ڤایرۆسەکە و بەرگریەکان لەبەردەستا بێت. بڵێ ڤایرۆسی کۆرۆنا تۆڕە کۆمەڵایەتەکانی پڕ کردووە لە وێنە و ڤیدۆی جیاواز ئەوەش مەترسی و دڵەڕاوکەی لای چین و توێژەکانی کۆمەلگا دروست کردووە. توێژەرێکی کۆمەڵایەتیش دەڵێت پێویستە ئەوانەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن هەست بە بەرپرسیارەتی بکەن و بزانن چی بڵاوەکەنەوە و ئاراستەی کێیەکەن. بەڕاستی ئەم کێشەیە تەنها لە چین نیە لە لای خۆشمان تەنانەت ئەم کێشەیە هەیە ئێمە بچووکترین هەواڵ هێشتا نازانین چی بووە لە لای خۆشمانەوە دێڕێکی ئەخینە سەر و لە تۆڕە کۆمەڵاتەکان لای خۆمان بڵاویەکەین تر بیر لەوە ناکەینەوە کە کەسانێک هەن پشت ئەبەستن بە ئەو هەواڵانی کە لە تۆڕی کۆمەڵاتی بڵاو دەبێتەوە تووشی خەڵک تووشی دڵەڕاوکێ و سترێس دەکەن دەبێ ئەمەش بەش بە خۆمان ئاگاداری ئەوە بین بزانین کە چ شتێک لەو هەواڵانە دائەنین سوڤان بە بینەری ئەم پاکێجە بین بەیەکەوە بۆی زانیاری زیاتر وەرگرت لە وڵاتیان. پشتی بەڵاوبوونا ڤایرۆسە نەخۆشیە کۆرۆنان لە وڵاتێ چینێ و پشت ڕاجبوون وڵاتێن دن و بە تایبەتی کۆمارە ئیسلامیە ئیرانێ ji ber tirsa hawlatiyên Herêma Kurdistanê ji vê nexweşiyê torên komelatî bi ekcarî hatîne pirkirin ji wêne û girte vîdyo û nûçeyên cuda cuda û ev ê çendê jî hawlatiyên sinûrê devera Amêdiyê bêzar kirîne ji ber ku ev devere ya hev sinûre digel her êk li welatên Tirkiya û Îranê. يعني درون خلقی گلک تک چوه راستی جدی بیان لی پیشین گلوان کسا بده کن گلک پیشت هنم نوی گندانه هنک شت واسه زانیاری واسه بالاف کن مثلا هنک حالت فلان جه چی بود بشتی بیان گودید بشتی واسه نداره کف هنه وقت شکی گلکی ما ترسی داره يعني مساعده خوب كان مساعده مال خوب كان مساعده كسكورة خوب كان مساعده ملتي خوب كان أفون تشتغل في نكن أجر مصدر موثوق نبيت مصدر يعني جدري بور فكري نبيتن أفون تشتغل في نكن چونکه راسي نفسيا خلق نمرض حاجلك حطميه في دارم يعني اتشتاء بتراصن torên komelatî ku niha rêjeka herî zora hawlatiyan ji hemî temenan bikardînin lewma bandoreka rastexû nîget îf li derûnê wan diket bi dîtina derûnnasekê jî zorbeya kesên torên komelatî bikardînin hez bi berpirsayetiya civakî û derûnî ya hawlatiyan nakin lewma zorbeya caran bandoreka xirab dikete ser derûnê tak bi takên civakî. که هم دبینین که اوی ویروس کرونا کاته که نکن نگرفت فیل سر درون خلقی هاتیه کردن و گله کوینه و ویدیو یعنی بشوی که این هاتی نبلاف کردن که اوجی کاته که نکن گله که خراب سر درون خلقی هیا حالاتی همی پیک و یعنی هاریکار بین جبو برهنگار بون و پتر مسئولیت و هاریکاریا اکودو بکن جبو برهنگار بون اوی متصی. رنگvedana belavbûna vîrusa korona li cîhanê tirsê xistiye di malên hemî xelkî da. Roj bi rojê tirsa çawaniya xweparastinê ji xwarin û vexwarin û paqijiyê hawlatê bigiştî, rastê nearamî û taradeyekî şepirzeyê kirîne. Ji Malbatçî Kurdistan 24 Nahya Şêradizê devera Amêdiyê. بەڵێ ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆ دەبێتەوە. پامنێری کوردستان 24 ڕایگەاند ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی 57مین کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام بدەن. ڕایشی گەیاند ئەنجومەنی پارێزگای سلێمانی بانگهێشتی هەر یەک لە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی و پەروەردەی گەرمیان دەکات. پامنێری کوردستان 24 ئاماژەی بۆش کرد ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆ لەسەر چۆنێتی ڕێخستنەوەی هەیکەلی لیژنە هەمیشەیەکانی ناو ئەنجومەن دەکات. بەڕێوەبەتی چاکسازی ژنان و منداڵان پێشانگایەکی تایبەت بە کاری دەستی ژنانی بەندکراوی ژێر چاودێری بەڕێوەبەتیەکە کردەوە. توێژەرێکی کۆمەڵایەتی باز لە هاندانی ئەم ژنانە دەکات بۆ نیشاندانی بەهرەکانیان. سەردانیکەرانی پێشانگاکەش دڵخۆشن بۆی ژنان لە ناو زیندانیش بەهرەکانی خۆیان ئەخەنەوە. 6 مان کارکردن و چنین و ڕستن و هەڵکۆڵین لە سەردار بۆ ئەم پێشانگایە. نیشاندانی بەهرەوتوانەکانی ژنانی ناو چاکسازیە.
ڕێژین قوتابی بەشی کۆمەڵاسیە سەردانیان پێشانگایی کردووە کارەکانی زۆر پێجوانە ئەو لێو بڕوادایە ئەمە نیشاندەریەوەیە ژنان بە بەهرەکانیان هیواکانیان نیشان دەدەن کاتم ئەوانەی بدات و ئەوانەی ئێرە یعنی بە حەزەوە کراوە بە حتا ئیشە دەستەکانیش خۆماندیکردنی پێوە دیارە بە خولیایەکی زۆر جوانەوە ئەویشیان کردێ دەستیان خۆش بێ حەز دەکەم ئافرەتی کورد یعنی حتا لەو شوێنەش بێ کە ڕانەوەستێ بەردەوام بێ هیوای بەژیان هەبێ بات ینی هەم ئەوانەی دەستی کە کردوتیان هیلاکیەکە و داهاتە چی کەمیشە لە ئەوان بەڵام بەردەوامبوونی وانی پێوە دیارە. توێژەرانی کۆمەڵاتی و ڕاهێنەران هاندەرانی ژنانی ناو ساکسازین بۆ ئەوەی پێشانگایکی لەم جۆرە بکەنەوە. توێژەرێکی کۆمەڵاتی ڕۆژانە لەگەڵ ژنانی ناو ساکسازی کار دەکات دەڵێ دەبێت کاری زیاتر بکرێ بۆ ئەوەی ژنانی ناو ساکسازی بتوانن بەهرەکانیان نیشان بدەن. ئەوانەی کە بەدکراون بە هەر جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک بەهرەیان تێدا بە تایبەتی وێنەی بەهرەی کاری دەستی وەک دەشبینن ئەمڕۆ کاری دەستی ئافرەتانمان کە خۆی دەبینەوە لە 150 کاری دەستی زیاتر 150 کاری دەستی جۆرا و جۆر ببێنەوە بە هەموو ئەو قشتانێکە دروست کرابوون ئێمە وەک توێژەرانی کۆمەڵاتی بەردەوام لە هەوڵدان هەر ئافرەتێک هەر بنکراوێک یاخود هەر نەوجەوانێک کە ئەمە ساڵانە وەکو پێشەنگا لە بۆ نەوجەوانش دەکەینەوە هەوڵە دێن هەموو ئەو بیر و ئەو فکرەی کە یان ئەو توانای هەیەە لە پێشەنگاکی ئەو لەو شێوە ئەرزی بکەین و بە چاڵاچەکانیان بکەینە هۆکارێک لەوەی کە بتوانن بژەوی خۆیان پێداوی بکەن. لا بەڕێوەبەتی چاکسازی ژنان و منداڵانی هەولێر زیاتر لە 270 ژن و نزیکەی 50 منداڵی تێدایە. ساڵانەش پێشانگایکی تایبەت بە کاری دەستی بۆ ژنانی بەهرەمەندی ئەم چاکسازیە دەکرێتەوە. ئەم ساڵیش دەژن بە 150 کاری دەستی بەشداریان لە پێشانگاکە کرد. هێرۆمۆلودی کوردستان 24 هەولێر. بەڵێ جگە لەوەی کە ئەم بەندکراوانە بەو شێوەیە ئەتوانن بژێوی ژیانی خۆشیان لەناو بەدینخانە دەستە بە بخەن ببورن لەگەڵ ئەوەشە ئەتوانن ناخی خۆیان بەتاڵکەنەوە خاڵیکەنەوە لە خەم و ئەو بارودۆخەی کە تایان و ئەمە وایان لێ ئەکات کە ئومێدێکی زیاتریان هەبێ بە ژیان و ئامادە بکرێن بۆ ئەوەی کە جارێکی تر ئاشت بکرێنەوە لەگەڵ کۆمەڵگا. بێگومان هەر کات هاتنەوە ناو کۆمەلگا و کەسانێکی ئاسایی مامەڵیان لەگەڵ بکرێت. بەڵێ. و ئێستا دەچینە کەشوهەوا کە کەشوهەوای شارەکانی کوردستانتان بۆ دەخەینەوە.
حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری نەجەف تۆمار کراو. پارێزگاری شارەکەش داوا باس لەوە دەکات کە دوای قەدەغەکردنی گەشتکردنی هاوڵاتیانی ئێران ئەم حاڵەتە لە نەجەف دەرکەوتووە. وەزارەتی تەندروستی عێراق لە ڕاگەیەنراوێکدا تۆمارکردنی یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە نەجەف ڕایگەاندووە کە ئاماژەی بەوە کردووە کە توشبووەکە قوتابیەکی ئێرانیە و پێش داخستنی سنوورەکان هاتۆتە نەجەف. وەزارەتی تەندروستی عێراق دووپاتی کردەوە کە قوتابی ئێرانیەکە پێش گرتنەبەری ڕێکارەکان تووشی کۆرۆنا بووە و ئێستش لە نەخۆشخانەی نەجەف لەژێر چاودێریدایە و لە نەخۆشخانەکانی دیکە جیاکراوەتەوە لە نەخۆشخانەکەەوە لە نەخۆشخانەکە جیاکراوەتەوە خۆی و لە نەخۆشەکانیش جیاکراوەتەوە ئەو نەخۆشە. هاوکات بەڕێوەبەرایەتی پەروەردەی نەجەف بڕیاریدا تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەمی ئەم ساڵی خوێندن لەو پارێزگایە بۆ کاتێکی دیکە دوا بخات. لەلایەکی دیکەوە بە گوێرەی نووسراوێکی وەزارەتی گواستنەوە و گەیاندن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گەشتە ئاسمانیەکانی نێوان فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی بۆ نەجەف ڕادەگیرێت. بەڵێ دیارە قوتابیەکە پەیامێکیشی هەبووەوەی کە توش بووە بە ڤایرۆسی کۆرۆنا. ئەو قوتابی کە لە نەجەف ئێستا پەیامەکەی بڵاو کردوتەوە ناوی سوهەیل ئەمیرە. ئەو قوتابیە ئێرانی کە لە شاری نەجەف توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بوو لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتر ڕایگەیاند سوپاس بۆخوا بۆ هەموو شتێک بۆ نەخۆشی و بۆ تەندروستیمان. خوددا بە بەزەیی خۆی دروستی کردوین و تەندروستی پێبەخشیوین. هەر خۆشی لێمان دەستێنێتەوە. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا دەڵێت ئێستا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووم. مەرگ و چارەسەر هەر بەدەست خوددایە. و سوهەیل ئاماژە بەوە دەکات ئەو لە ڕوحی خۆی ناترسێ بەڵام خەمی گەلی عێراقێتی بۆیە نزا دەکەم خوددا گەلی عێراق لە هەر دەرد و بەڵایەک بەتایبەت لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزێت. سوهەیل ئەمیر قوتابیەکی ئێرانیە لە شاری تارانەوە بۆ خوێندن هاتۆتە پارێزگای نەجەف لە عێراق و دوای پشکنینی تەندروستی دەرکەوتووە کە سوهەیل پێش داخستنی سنوورەکان لەگەڵ ئێران هاتۆتە ئێرە و ئێستا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. بەڵام هەر بە ئەو تویتی ئەو کوڕاوە من وێنەکەشیم بینی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بڵاوبۆتەوە کە وێنەکەی خۆی و پەیامەکەی خۆشی ئومێدبەخشە. واتە هێندە مەترسینێ بە تایبەت کەمترین قوربانیەکان منداڵ و گەنجانن بەهۆی کە گەنجان بەرگریەکی باشیان هەیە بۆ بەرەنگاربوونەوەی بۆیە ئومێدبەخشە و پەیامەکەشی بازەواکە کە ترسێکی وای نییە. بەڵێ بەهۆی کۆرۆنا 220 بووک و زاوا لە فلیپین بە دەمامەکەوە ئاهەنگی هاوسەرگیریان ئەنجامدا. بەرپرسانی فلیپین لە پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پێش ئەنجامدانی ئاهەنگی هاوسەرگیری پشکنینی تەندروستیان بۆ زیاتر لە 220 بووک و زاوا ئەنجام داوە. دواتر ئاهەنگی هاوسەرگیریان بە دەمامەکەوە ساز کردووە. ڤایرۆسی کۆرۆنا لە کۆتاییەکانی ساڵی 2019 لە وڵاتی چین بە شێوەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە و بەهۆیەوە زیاتر لە 2000 کەس یانیان لەدەستاوە و نزیکەی 80,000 حاڵەتی توشبوونیش بە ڤایرۆسەکە تۆمار کراوە. ئەوتا ڤایرۆسەکەش لە ئەوان وەستەری هەڵاوە بەڵام هەر لە ئاهەنگەکانیان بەشدار و کاریگەریەکی ئەو تۆی نەبووە لە بەرەوەی ئەگەری چاکبوونەوە زۆر زیاترە لە قوربانی. دەڵێ دژمنی ئەم ڤایرۆسەش تەنها ئەوەیە کە خۆپاراستن و نەترسی سترێس نەبێ. بابەیەکەوە بینەری بەهای دراوە بیانیەکان بین لە بازاڕەکاری هەرێمی کوردستان. ڕۆژانە گۆڕانکاریان بەسەرایەت ئێستا بەیەکەوە بەهای دراوەکانە بینین کە $100 ئەمریکی بەرامبەر 120,500 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 131,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 155,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,700 دینارە. 100,000 تومانی ئێرانی 8,000 دینارە. و نرخی زێر لە بازاڕەکانی جیهان بەرز بۆتەوە و چەند ڕۆژێک شار ئاماژە بۆ دەکەین کە لە هەرێمی کوردستانیش گۆڕانکاری بەسەر زێردا هاتووە. مسقاڵێک زێری عەیار 24 بە 323,000 دینارە. مسقاڵێک زێری عەیار 21 بە 282,000 دینارە و مسقاڵێکیش زێری عەیار 18 بە 242,000 دینارە. بەڵێ بە نرخی زێر و بەهای دراوەکان کۆتاییمان هێنا بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژ باش.
هیوادارین کە هەمیشە شاد و لەش ساغ و تەندروست بن و پێکەوە دەچینە ستۆدیۆی هەواڵ و لەوێ بڵتونی هەواڵەکانی کاتژمێر 8 تا چەند خولەکێکی تر پێشکەش دەکرێت. هەرشاد بن.